ئێمە لە ڕێکخراوی ئازادبوون بە هەماهەنگی لەگەڵ چەندین ڕێکخراوی تری کۆمەڵی مەدەنی لە شاری سلێمانی، لە شاری هەولێر، لە شاری دهۆک و هەڵەبجە و گەرمیان بە تێکرا لەگەڵ چالاکوانانی مەدەنی کۆبووینەتەوە بۆ یەکانگیری و دەرخستنی بڕوامان لەبارەی بابەتێکەوە، ئەویش بەرپەرزدانەوە و ڕەتکردنەوەی ئەو فتوا و ڕوونکردنەوەیە کە ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان داوێتی سەبارەت بە هەوڵەکانیان گوایە بۆ کەمکردنەوەی دەستدرێژی یان سەرنەکەوتنی ئافرەت بەبێ مەحرەم لەگەڵ تەکسی یا کۆمەڵێک مەرج و پێور کە ئەو ئەنجومەنە دایناوە. ئێمە پێمان وایە هەر هەنگاوێکی هاوشێوە لە دۆخێکدا کە ئێمە لە دنیا و لە جیهان ئێستا ساڵیادی 71 ساڵی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤەکەنەوە بە تایبەت ژنانیش لە هەرێمی کوردستان چەندین مافیان لەو بارەیەوە بەدەستهێناوە، شایانی ئەوەیە کە هەمومان هەڵوەستە بکەین و بە توندی ڕەتی بکەینەوە. بۆیە ئێمە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە کەسایەتی دوێنێ هەر لێرە لە ڕێکخراوی ئازادبوون کۆبووینەوە، تیایدا گەیشتینە ئەوەی کە وەک هەنگاوی سەرەتا بەیاننامەیەک بنووسین و بەبوون و واژووی ژمارەیەکی زۆر لە کەسایەتیەکان، لە کاسبکاران، پێشمەرگە دێرینەکان، وەزیرەکانی ئێستای کابینەی حکوومەت، پەرلەمانتارانی ئێستای عێراق و هەرێمی کوردستان، کۆ پەرلەمانتارانی خولەکانی پێشوو و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و هاوڵاتیان لە ئاستی فەرمانبەر و هاوڵاتیانی ئاسایی لە هەموو چین و توێژەکان لێرە کۆ ببینەوە و کۆدەنگ بین لەسەر بابەتێک ئەویش خستنە ڕووی ئەم بەیاننامەیە کە ئێستا ئێمە بۆ ئێوە ڕایەگەێنین. بەڵام بەر لەوەی کە ئێمە ئەوە بۆ ئێوە ڕاگەێنین ئاستی بەیاننامەکە ئەبێ بڵێین ئێمە نەخشە ڕێگایەکمان هەیە بۆ بەرپەرجدانەوەی هەر هەوڵێک کە ئەیەوێت مافەکانمان ئەوەی کە لە ڕێگەی یاسا و دەستورەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان وەک ژنان، وەک پیاوان، وەک ئینسان لەم کۆمەلگایە بەدەستمان هێناوە پاشەکشەی لێ بکرێ بە دڵنیایەوە قبوڵی ناکەین. بۆیە ئێمە داواکاریەکەمان بۆ ڕایگشتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان، هاوکات وەزارەتەکانی ئەوقاف و کاروباری ئاینی و وەزارەتی ناوخۆیە کۆ دەستەی داواکاری گشتی لەگەڵ دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ، هاوکات یەکێتی زانایانی ئیسلامی ئەنجومەنی باڵای فتوا و ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان کۆ باڵیۆزخانە و کونسوڵخانی وڵاتان لە هەرێمی کوردستان لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی. سوکایەتیکردن بە ژنان ڕاگرن بۆ بەرگریکردن لە مافەکانمان پاشەکشێ ناکەین. لە کاتێکدا خەباتی ژنان لە وڵاتانی جیهان بەرەو پێشچووە و مافەکانیان لە یاسانی و دەوڵەتیەکاندا چەسپیوە و ژنان لە ناوەندە زانستیەکان داهێنان دەکەن، لە هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەوەی بەشێک لە مافەکانی ژنان لە دەستوری عێراق و یاساکانی هەرێمی کوردستان جێگیر کراوە، بەڵام هێشتا تێکۆشان و خەباتی ژنان و بەرگریکارانی مافەکانی مرۆڤ بۆ بەدیهێنانی تەواوی مافەکان و بەرجەستەبوونی ئاسایشی ژنان لە کۆمەلگا بەردەوامە. بەڵام ئەوەی شۆک و نەنگیە لە کاتی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیش دژی ژنان و نزیکبوونەوەی یادی 71 ساڵی بە دەرکردنی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ بینیمان ئەنجومەنی باڵای فتوا لە یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان بە نووسراوی ژمارە 144 لە ڕێکەوتی 4/12/2019 فتوای لەبارەی حکمی سەرکەوتنی ئافرەت بە تەنها لەگەڵ شوفێری تەکسی دەرکرد و لە بری چارەسەر کێشەکانی قوڵتر کردەوە. ژنان وەک بووکەڵەیەکی سێکسی نمایش کرد. پەیوەندی مرۆیی و ئەخلاقی و کاری ڕۆژانەی لە نێوان ژنان و پیاوانی کۆمەڵگەی کوردستان کردە بابەتێکی سێکسی. ئەو فتوا و ڕوونکردنەوەی ئەنجومەنی باڵای فتوا پێچەوانە و دژە لەگەڵ مافە چەسپێنراوەکانی ناو دەستوری عێراق و یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان و جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و یاسای مافە مەدەنی و سیاسەکان و خودی ڕێکەوتنامەی سیداویش کە بۆ ژنان لەسەر ئاسی نەودەوڵەتی دەرکراوە. ئێمە پێمان وایە ئەم جۆرە فتوایانە مەترسی دەبن بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی و بەرتەسکردنەوەی مافی هاتن و چوون وەک بنەمایەکی گرنگی ئازادی تاک کە مافێکی گردوونی مرۆییە و بۆ تاکەکان لە هەر کوێیەک بن پێویستە دەسەبەر بێت. ئەمەش بۆ خۆی پێچەوانەیە لەگەڵ ئەو بانگەشانی کە یەکێتی زانایان لە بەرجەستەکردنی ئاشتی کۆمەڵایەتی و بێکەوە ژیان بانگەشەی بۆ دەکەن. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و وەزیر و پەرلەمانتار و ڕۆژنامەنووس و چالاکوان و کەسایەتی و هاوڵاتیان و تەنانەت پێشمەرگە دێرینەکانیش لە هەرێمی کوردستان داواکارین
یەکەم ئەنجومەنی باڵای فتواکەی بکێشێتەوە و دەست هەڵبگرێت لە هەر فتوا و ڕوونکردنەوەیەک بە ناوی ئاین کە سوکایەتیکردن بێت بە ژنان و زەوتکردنی مافەکانیان. دەبێت یەکێتی زانایان ڕێز لە ئازادی تاکەکەسی و مافەکانی مرۆڤ بگرن. دووەم، داوای لێبوردن لە ژنان و پیاوانی کاسبکارانی شوفێری تەکسی بکات کە وەک مەترسی بۆ سەر کۆمەلگا خستویانێتی ڕوو. سێیەم، پێویستە زەمینەی ئەنجامدانی تاوان لە بەرامبەر ژنان نەهێڵرێت. بۆ ئەو مەبەستەش دەستگا ڕاگەیاندنەکان و دادگاکان لە ڕێگەی جێبەجێکردنی یاسا بەرکارەکان ڕۆڵ و ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. خاڵێکی تر کە دوایین خاڵە لە داواکاریەکانمان وەک خاڵی چوارەم ئەویش بریتیە لەوەی وەزارەتی ئەوقاف و مامۆستایانی ئاینی ڕۆڵ ببینن لە بەرجەستەکردنی ئاشتی کۆمەڵایەتی و دوورکەوتنەوە لە سوکایەتیکردن بە ژنان بە ناوی ئاینەوە.